خواست زەرەری 5 دەفتەر بەبانشەوە مالێ کەوتو چیمانە بوو لەو وەڵایە بوو گشتی ئاو برد 4 بەرمیل نەوتمان هەر ئا لەوانەیە بوو ئاو برد 4 بەرمیلی نەوت دوانی هینێن کەم بوو دوانشی خۆمان نەوەڵایەکشت ماوەرنەگرت ماشەڵڵا بە هینێکە بێ ماشەڵڵا لە فاز زەرەری چاکمانی لێدا خواست زەرەری 5 دەفتەر بەبانشەوە مالێ کەوتو نەک بە ملیۆن و 2 ملیۆن چیتان فەوتاوەیەوە؟ وەڵایم جاچیمانە فەوتاوە قاپی حەوشەکەمانە پێرە هێناومانەتەوە پێرە هێنامانەتەوە بە شۆفڵ لەو خوارو هێناومانەتەوە نزیکەی 6 مەتر بەرز ببوو بە تەقریبی 6 مەتر باش قەرەبوو نەکراونەتەوە؟ وەڵا ناشەدەم بیللا یەکشت قەرەبوو نەکراوینەتەوە چیتان وەرگرتووە تا ئێستا؟ وەڵای تا ئێستا تۆ چەندشت وەرگرتووە ئێمە زۆرمان وەرگرتووە یەکشمان وەرنەگرتووە وەڵای زەرەرێ چاکمان لێ کەوتووە ئاویش قاپی حەوشەمان ئەوە چیمانە بوو لەو وەڵایە بوو گشتی ئاو بردی شتەکانتان چی بوو؟ وەڵا وەک تەباغ و منجەمیدەیەک ئەوە چی عەشایەتێکی باوکمە لەوانەیە بوو باشە 4 بەرمیل نەوتمان هەر ئا لەوانەیە بوو ئاو بردی 4 بەرمیلی نەوت دوانی هینێن کەم بوو دوانشی خۆمان ئاوڕی بەزا ئەم پیاوە لێرە ئەم بەرمیلێ نەوتی خۆی دۆزێ ئەگەر ناو چوارێمە ئاوڕی 4 بەرمیل نەوتمان ئاوڕی نەکەم 6 قەلوواوە مریش کوشتیە بوو بەخوایش ئاوڕی دەمێکەوە بە خێوێک ئێستا ئەو ماڵمان ما لەوێنە ئاو پیاوە لەوێن ئەوەتانە خانۆکەی ڕماوە بەخوا لایەکی ڕماوە تا ئێساوە هیچ شان ناکرێتەوە ئێستا ڕووی حەزکەی خۆشتان ڕۆماڵیکەن ئێستا ڕووم بۆیانە ڕێگا ئەوە دەمی داوەتەوە تەقریبەن 80 بۆ 90 سانتی باشە ئەم هەموو پارە زۆرەی کە کۆکرایەوە بۆ خەڵکی چەمچەماڵی چی لە هاتووە بۆچی دابەش وەڵای بەزە خۆیان زانێ خۆیان ئیتر ئەو خوای خۆیان نەزان هیچ قەرەبووی مادیتان وەرگرتووە هیچ شەدەم بیللا یەکشتمان وەرنەگرتووە نەوەڵای یەکشتمان وەرنەگرتووە ئەی ئەڵێن چی خەڵکی چەمچەماڵ ئەوانەی کە زەرەر و زیانیان بەرکەوتو ئەڵێن چی ئەم پارەیە چی لە هاتووە بۆچی دابەش نەکرێت وەڵای بەس خۆیان نەزانن نەبەخوا ساچونکە ئێمەش لاچەپین و ئێرانە تەجاوزە ئیتر لەبەرەوە یەک کەس نایە بێرانێ هەمووی ڕوا بۆ شۆڕش و پیریایەکان و ئەو ناو کەس سەردانی نەکردوم بزانن گوزەرانی ئێوە چۆنە چەندتان زیان بەرکەوتووە ناشەدەم بیلا و زامێک جای پێشووی و شوۆتان هاتموتان دینەوە ئیتر لەیەوە زیاتر یەک کەستر نهاتوو لەیەوە زیاتر یەک کەسیتر بەم ناوەیان نهاتوە ئەڵێ ئێوە لاچەپن و هەر نازانێران کە لافاکە بەریکەوە خۆی ئەلێرانەوە ڕووی باشە گەر لاچەپیش بە خۆ زیانتە بەرکەوتووە ئێوە وڵاتی ئێرەن و خەڵکی چەمچەماڵن و چۆنە بێەوە قەرەبوو وەڵاوە ئێستا ئێمە بە تایبەتی زەرمەندەکان ئێمە بووینە چ قسەیەک بە ئەنجومەنی ئەو ئەنجومەناڵێ کە پێکێنراوە بوو ئەوەی قەرەبووی ئەم خەڵکە بکاتەوە ئەم زیان لە کەوتووان وەڵای بڵێم چی بەخوایە قەرەبووشە دیار نییە بۆ ئێمە و بە تایبەتی ئێرانسا ئەم ڕێزانە کە بەرەو پێشەوە ئەمانە هیچی تیان نیە زەرێکی بەرنەکەوتە بێ یعنی ئەم ڕێزانەی پێشەوە هیچیان هەر هەمووی زیانی بەرکەوتوێ ماشەڵا 6 مەتراوەکە بەس بەرز بوو مەترێبانە ئەو جادەیە ڕووی